بەناوی خوای گەورە سڵاوتە لێبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست شەپۆلێکی بەفربارین چەند ناوچەیەکی هەرێمی کوردستانی گردوتەوە پێشبینیش دەکرێت لە کۆتایی ئەم هەفتەیەش جارێکی دیکە شەپۆلەکە ڕوو لە چەند ناوچەیەکی هەرێمی کوردستان بکاتەوە. بەفربارین ئەستەنگی هاتوچۆی لە چەند ناوچەیەک دروست کردووە. ئەم شەو لە بەرنامە ئەمڕۆ قسە لەسەر هۆکارەکانی دروستبوونی ئەم شەپۆلە و پێشبینیەکان بۆ ئەم هەفتەیە و ئاستەنگانەی کە بەهۆی بەفربارینەوە دروستبوون قسەی لەسەر دەکەین. لە سەودی و میوانداری دکتۆر ساڵح نەجیب پسپۆڕی زانستە ژینگەیەکانمان کردووە و لەڕێی تەلەفۆنیشەوە بژارەکرم لەپسراوی بەش پێشبینیەکان لە کژنا سێرم دواتریش بەختیار محەممەد وتێبێژی هاتوچۆی سلێمانی و توێژیشمان دەبێت لەگەڵ بەڕێوەبەری بەنداوی دەربەندی خان و هەروەها دوکانی لەسەر بەرزبوونەوەی ئاستی هەردوو بەنداوەکە. کاوی تۆر بەخێر بێ سوپاس بۆ ئامادەبوونتان. دەمەوێت سەنجی بەڕێز بزانم لەسەر ئەو شەپۆلە بەفربارینی کە هەرێمی کوردستانی گرتوتەوە لەژێر چ کاریگەریەکدایەوە پێشبینی دەکرێت ڕۆژانی داهاتوو کەشواوەکە سارتر بێت؟ بەڵێ بێگومان طبیعی ئێمە چین بۆ ڕاستیە ئێستا ئێمە لە وەرزی زستانین خۆی خەسڵەتی وەرزی زستان بۆ ناوچەی ئێمە یعنی با بڵێن کە بەشی با بڵێن نیوەسەرەوەی هەرێمی گۆی زەوین ینی ڕۆژ لەسەر یەگەرێتەوە یا ئەوتیشکی خۆری کە پێی ئەگات کەم ئەبێتەوە دوایش ناوچەکە ئەکەوێتە ژێر شەپۆلی جیاوازی با بڵێن لە ڕووی با بڵێن هەڵمی ئاوە ئەکەوێتە ژێر کاریگەری ناوچەی دەریای سپی و دەریای سوور و لەگەڵیشە شەپۆلی هەوای سارد ئەمانە ینی کە یەن تێکەڵ بە یەک ئەبن ینی با بڵێن ئەو بارودۆخت بۆ ئەخڵقێنێت کە بە دوایە لە باتیەوەی کە ئەو هەڵمەی ئاوەی کە با بڵێن ڕێچکەی گرتووە و ینی پانتایەکی زۆری تێپەڕان و بڕیوێتی کاتێک لەگەڵ ئەو شەپۆ لە ساردی تێکەڵ ئەبێت لە باتەوەی بە شێوەی دابارین بێت ئەبێ بە شێوەی ینی با بڵێن شێوەی بەفربارین ینی بە شێوەی بەستەڵەکی یەتە خوارەوە. بێگومان ئەم حاڵش چەند ینی ناوچەکە لەژێر ئەو کاریگەریانە بێ ئەوەنە ینی بابەتەکە یا ڕەوشەکە بەم شێوە ینی کەشوهاکە بەم شێوەیە بەردەوام ئەبێت. ئەو ڕاستێش ئێمە ئەبێ بزانین کە بە شێوەیەکی گشتی ینی کەش و هەوا ینی با بڵێن ئەم لەم کات و ساتە ینی ئەمە ڕاستیە کە ئەبێ پێلێنین دووچاری گۆڕان بووە و خۆی پێشتریش ینی هەسارەی زەوی هەر بە هۆکاری سروشتی چەند جار بە سایکڵی ینی بەستەڵەکی مەودا درێژخایان ینی بە هەزارەها ساڵ و بە گەرمبوون ینی تێپەڕیوە ینی هەر سەد هەزار جاڵی ئەم سایکڵا بووە کە پێوتراوە گلیشیال ئەند ئینتەرگلیشیال با بڵێن پیرۆیت ینی فترەی بەستەڵەکی و نابەستەڵەکی. ئەو کاتانە ینی هۆکاری ئەو حاڵانەی کە ڕوویاوە لەسەر هەساری زەوی ینی پانتاییەکی گەورە لە فترەی یا لە ماوەی بەستەڵەکەکانە پانتاییەکی گەورە لەسەر ئەم هەسارەیە بۆ ماوەی درێژخایەن بە بەستەڵەکی ماوە و چەندەها بەفری چەندەها ساڵ کەڵەکە بووە لەسەری یەک ینی تا بەو ئەندازەی کە بە ئەستوری کیلۆمەتر بووە ینی ناوچەی گرینلاند و ناوچە بەستەڵەکان ئەمە واقعەکە ڕوویاوە لەسەر ئەم هەسارەیە. هۆکارەکەی لەو کاتانە گێڕاوەتەوە بۆچی ینی هۆکاری سەرەکی طبعی ئێمە تەنها وزە بۆ ئەم هەسارەیە وزەی ڕۆژە وزەی خۆرە ئەم هەسارەی ئێمە ینی با بڵێن هەسارەی زەوی خولگەیەکی هەیە سوورگەیەکی هەیە کە لەسەری ئەسوڕێتەوە. هەر کاتێک گۆڕانێکی کەم لەم خولگەیە بێت لەم ئۆربیتە بێت ئەم گۆڕانە ئەبێتە هۆی ئەوەی کە وەرزەکان گۆڕانی تیا بەسەر بێ و بڕی ئەو وزەی کە لە ڕۆژیشەوە ئەگا بە هەسارەی زەوی ینی کەمتر بێ لەوەی کە پێویستە بەو هۆکارەش تۆ ئەبینیت ئەو حاڵە دروست ئەبێت کە پێوتت ینی با بڵێن بەستەڵەکی و ماوەی درێژخایەن. باشە بەس گۆڕانی کەشووە کاریگەری هەیە لەسەر بڕی بارانبارین بارانی بەخۆڕ بێگومان بەفر کاریگەری لەسەر هەموویە بێگومان گۆڕانی کەشوهەوا لێکەوتەی زۆری هەیە. یەکێک لەوانە ینی نەمەتی دابارین ینی شێوازی دابارین یەکێک لەو گۆڕانە گەورانەی کە مەسەلە ئێستا لە گۆڕانی کەشوهەوا ڕوو ئەیات ئەوەیە لەبەر ئەوەی کە پلەی گەرما بەرز بۆتەوە
ینی با بڵێن بارستەیەکی گەورەیە لە هەڵمی ئەوە ئاو دەست ئەکەوێت و تێکەڵ ئەچێتە ناو بەرگە هەواوە ئەم بارستە گەورەیە یعنی لە هەڵم بە تایبەتی لەبەرەوەی کە ناوچەی بەستەڵەکەەکانی شتواوەتەوە ئەمڕۆ پانتایی ئاو زیابووە و جاران ئەو بەستەڵەکانە بەشی زۆری ئەم موزەی خۆرەی ڕەت ئەکردەوە بەڵام ئێستا کە ئەتوێتەوە و ئەبێ بە ئاو هەڵی ئەم باشە بەزیستە ڕێژەی بارانبارین کەمەوە بۆی گۆڕانی کەشوهەوە یاخود زیاد بووە ڕێژەی باران بارین ئەکرێت ینی ئەکرێت شێوازی دابارینەکە گۆڕانی بەسەر هات بێت شێوازی دابارینەکە ئەبینیت تۆ دۆخێک ئەڕەخسێ لە کاتی گۆڕانی ینی کەشوهەوا کە پێوترێ ڕینستۆرم و ثاندەرستۆرم ینی ئەم دوو ینی باهۆزە ڕوئەیە یەکەم ڕێنستۆرم ئەوەیە کە بارانی بەلێزمە هەر کاتێک ئەو با بڵێن کت لە هەوایی کە هەڵگرە بۆ بارستێشی گەورە لە هەڵمی ئاو بارودۆخێکی لە باری بۆ گونجە لەگەڵ یا بە هاورەتیشقە بە لێزمە دابارین ئەکات ئەمە حاڵێکە و حاڵێکی تریش پێچەوانەی ئەوەی کە ڕوو ئەیا بەو شێوەیە هەر ئەگرێت لە ناوچەی خۆمان یعنی هیچ دابارینێک نەبێت ئەبینیت لەم کات و ساتێک کە بینیمان لە هەندێک ناوچە لە شاری سلێمانی بۆ نمونە لە پێنجون لە قەراق بە تایبەتی لەم هەفتەی پێشووە ینی دوێنێ نزیکەی سەر و 40 ملیم باریوە بەس بڕۆ تۆ لە شاری سلێمانی نزیکەی 40 ملیم باریوە و ئاستی دابارینی تێپەڕان بە 10 ملیم لەگەڵ ساڵی داهاتووە لە کاتێکە ئێمە ئەو بڕێک لەگە ساڵی ڕابردوو بۆ هەمان بەروار یعنی ئێمە بە 10 ملیم تێپەڕین بەڵام هەندێ ناوچەی ترمان هەیە کە ینی ئەو دابارینەی کە لێ بۆ زۆر بە ئاستێکی کەم بووە کەواتە دابارینەکە بە شێوەیەکی یەکسانی ڕووی نەیەوە لە ناوچە گەرمیەکان بەڵێ دەکەڕێم وڵات دکتۆر سوپاس دەکەم کاک بژار لە ئێبسترای بەشی پێشبینیەکان لە کەشناسی هەرێم لەگەڵمانە کاک بژار سوپاس بۆ بەشداریتان ئەگەر پێمان بڵێ بە شێوەیەکی گشتی بەفربارین چەند ناوچەی هەرێمی کوردستانی گرتوتەوە و لەکوێ زۆرترین حاڵەتی بارینی بەفر تۆمار کراوە؟ کاک بژار فەرموو کاک بژار وڵا کاک بژار ئەگەر بتوانی جێگەکەت بگۆڕی نازانم دەنگت بە باش ناگاتە لای ئێمە ئەگەر جێگەکەت بگۆڕی بزانم گرفتی شەبەکەت دەگەر هەبێت کاک بژار بەڵێگەر هاوکارانمان چاکیکەن دکتۆر وتت مەسەلەی دابارینەکان ئەوەی کە جیاوازی هەیە لە نێوان ناوچەکە لە چوارچێوی کوردستانە پەیوەندی بۆ گۆڕانی کەشوهەوایە کە ناوچەیەک زیادی لێ ببارێ ناوچەیەک کەمتر بێگومان طبیعی لەکوێ ینی دابارین ینی پرۆسەیەکە چەندەها ڕەگەزی با بڵێن بەرگە هەوا کاری تێکە لە پلەی گەرما لە ڕادەی شێ لەو با بڵێن جوڵانی هەوایی کە بە ئاراستەی جیاواز ڕوئەیات ئەمانە هەمووی ئەجا بوونی دەنگکۆڵە کە پێویستە ئەجا ینی 4-5 میکانیزمی تریش هەیە ئەمانە هەمووی ڕۆڵی خۆی ئەبینێ لە دابارینە لە هەر ناوچەیەک و بە تۆپۆغرافیش کە هۆکارە بۆی کە مەسەلە دائمە هەوا گەرمەکان بەرەوسەرەوە بەرا بە تایبەتیوانەی کە پڕشێن هەتا با بڵین پلەی گەرمایان دابەز بێ و چڕی با بڵێن دەنگکۆڵەی یا گەردی ئاوتایە زۆر بێ و خەس بێتەوە تا ئەگا بەو ئەندازێ کاتێک کە لە گەرماکەی گەی بە پلەی پێویست ئەو کاتە دابارینەکە بێت کەواتە ئەگەر لە هەر ناوچەیەک ئەگەمانەی بۆ نەڕەخسا ئەو کاتە دابارینی وەکو پێویست تیانابێت بینیت مە هەندێ ناوچەمان ئێمە بە 40 ملیمێکی کەم تەنها دابارینی تیا بووە بەڵام ئەبینی لە هەندێ ناوچەی تر کە کەشوهەواکە ینی بارودۆخەکە لە ڕووی دابارینەوە ئەوەنە لە بار بووە ینی بۆ چەند ڕۆژ بەردەوامی هەبووە ئەبینیت تۆ مەسەلە لە شارێکی وەکو سلێمانی ڕەنگە 20-25 سانتین بەفرباری بێت ناوچەت هەیە لە کوردستان نزیک مەترێکی تیاباریوە کەواتە ئەمە ئەگەرێتەوە بۆ جیاواسی ئەو فاکتەرانەی کە هۆکارن بۆ دروستکردنی دابارینەکە باش ئەی سەبارەت بە بەفربارینەکە پێشبینی دەکرێت بەردەوام بێ و لە ڕووی بۆ بژانەوەی ئاو بۆ تا بۆ زەویش بەفرەکە بە بڵێن سوودی زیاترە
طبعي بفر يعني لاني اريني هي ولاني نريني شي هي يعني بتايبتي اقر بفرك استوري زور بيت او حالتي يعني شتيك بسطلشي لنا لسر خاك كرونايات حركاتي حالتي بستلك بيرمافروستي بيوتو ام بارودو خير رخصة او كاتا يعني كارتيك دنيا لسر رجي دارا كان ولسر او بابلين روكاني ك ورزين لري توكاني يعني بردوام يعني كاتك باردوخ بيان لبار ابيت يعني تشكراء كانوا ارينو رنجا اگر بستلك دريجي هبيت باش شي زوري اوتو لناو بريد بلام اگر بفرك استوري شي هبيت اما تحدك وكو ماديشي عازل ابيت يعني او كاتب بسطلشي بناخي خاك كان عرى انجا سرباري اوش يعني سود من ديشي جورة بيش قالوا كي بابلن ديماني جوان الرقصانية و ناوشي قشتياري جوان فراهم اكاد بفر سروشتيشي هي توان نوكي لسر خويا وحركاتيش ايما بمعنوية بابلن ايوي جير زوي مان توك ما بكينو يعني بابلن ريتشارد ويتو بشويشي تندروست او كاتا چند داباريني بفر هبي وموداد ريش بيد لناوچكا او نزياتر بتايبتي اگر هات توبوغرافيكي ناوچكا لبار بي زور ليجي بيو نبيت هتا او كتوان نوكا بشوي سيرفيس ران اوف لدس بشيت يعني چند ناوچكان اگر يعني بانتايا كان تختيها به او نا بابلين ايما سودمند ابين لو بفرا بو مرجيكا بسطلشي نقا بروي خاككا اگر بسطلشي بقابا روي خاكك زيان بخاطر سپاسدەکەم کاک بژار سەبارەت بە مەسەلەی وەکو کەژناسی ئەوەی کە تۆمار کراوە لایەوە لە چەند ناوچە بڵین بەگشتی بە فرباریەوە و پارێزگاکانی گرتوتەوە یاخود لەکوێ زۆرترین بڕی بە فرباریەوە؟ بەڵێ سەرەتا دەستخۆشی لێ دەکەم و بە خێراتنی وانە بەڕێزەکە شان دەکەم وەکو دەزانین ئێستا هەرێمی کوردستان لەژێر کاریگەری شەپۆڵێکی بارانبارین و بەفربارینەوە سەرباری بارانبارینیش بارستە هەوایەکی دەمسەری ڕووی لە ناوچەکەمان کردووە هەرچەندە ئێستا لە سەرەتاکانی کاریگەری ئەو بارستە هەوایە ساردەین لەبەرەوەی پێشبین دەکرێت لە ماوەی ئەم شەو یاخود بەیانی کاریگەری ئەم بارستە هەوایە ساردەش بە تەواوی ڕوو لە ناوچەکەمان بکاتن کەواتە دەتوانین بڵێن لە ئێستادا ئێمە لە قۆناغ یەکەمی هاتنی ئەو بارستە هەوایە ساردەین لە قۆناغی دووەم کە پێشبین دەکرێت لە سبەی ڕوو لە ناوچەکەمان بکاتن پلەکانی گەرما زیاتر ڕوو لە نزم بنەوە بکاتن هاتنی ئەو بارستە هەوایە ساردا دەتوانین بڵێن گۆڕانکاریی زۆر دروست دەکات لە نزمترین پلەکانی گەرما و تەواوی نزمترین پلەکانی گەرمای ناوچەکەمان بۆ ژێر سفر یاخود بۆ ژێر سفردا دەبێتن کە لە هەندێک ناوچە پێشبین دەکرێت بە تایبەتی حاجی ومەرە لە ناوچە سنووریەکان دەگات بە 10 پلە لە ژێر سفر کەواتە دابەزینەکەی ئەو دابەزینەی کە هەیە لە پلەکانی گەرما تا ڕادەیەکی زۆر تا ڕادەیەکی بەرچاو زۆرە. بەڵێ وتت لە کام شوێن زیاتر حاڵەتەکە تۆمار کراوە؟ ئەو کاریگەری ئەو بارستە هەوایە ساردەی کە ڕووی لە ناوچەکەمان کردووە کەوا دەکاتن پلەکانی گەرما نزمترین پلەکانی گەرما تا ڕادەیەکی زۆر یاخود بە ڕێژەیەکی بەرچاو ڕوو لە نزم بنەوە بکەن بە تایبەتی ناوچە سنووریەکان کە پێشبین دەکرێت نزمترین پلەکانی گەرما لە ناوچە سنووریەکان بۆ ژێر لە ژێر سفر دابەزێتن کەواتە نزمبوونەوەی پلەکانی گەرما لە ئێستادا تا ڕادەیەک زۆر نییە بەڵام پێشبین دەکرێت لە ماوەی 2 ڕۆژی داهات و 3 ڕۆژی داهات و زیاتر نزم بنەوە بەخۆ بینێتن. بەڵێ ئەی بڵێن بڕی بەفربارینەکە لە حاجۆمەران زیاتر تۆمارکراوە بارینەکە یاخود باسی مەرزی کێلش دەکرێت لە سنووری پشدەر باسی 110 سانتیمەتر دەکرێت بەفربارینەکە؟ بەڵێ ڕێژەی یاخود ئاستی ئەو بەفرەی کە باری ئێستا لە ناوچە جیاجیەکان هەرێمی کوردستان وەکو دەزانین بەفر بارین بەیەک ئاستۆمار ناکرێتن یاخود بەیەک ئاست نابارێتن ئاستەکان جیاوازە ئەو داتانەی کە ئێستا ئێمە لە بەردەستمانە یاخود ئەو داتانەی کە تۆمار کراوە تاوەکو ئەم بۆکە وەکو ئەو شوێنێک ئاماژەی پێکرد و پێمەش بڵاومان کردەوەمە وەکو بەڕێوەبەراتی گشتی کێشناسی بوون دەزانێت کە 20 سانتیم بەفر ڕکەڕێژەیەکی پێوانەیی بوو لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوو کە تۆمار کراوە زۆرترین ڕێژە بوو لە هەروە لە حاجیۆمەرانیش هەرچەندە حاجیۆمەران خۆی بەفری کەڵەکە بوو هەبوو کەواتە پێشتر بەفر هەبوو بەڵام دووبارە
بەفرێکی تریشی بەسەر داهاتوە ڕەنگە ئاستەکەی دەگۆڕێتن بەڵام لە ماوەی 20 کاتژمێری ڕابردوو حاجیمرانیش نزیکەی 50 سانتیم بەفری لێباری بۆ و ئەو ئاستی کە تۆمات کراوە لە تایبەتی لە سنتەری پارێزگای سلێمانی و سنتەری پارێزگای هەڵەبجە و لەسەروی 15 سانتیم بۆ 25 سانتیم لە ناوچەی جادەکان تۆمات کراوە. بەڵێ ئەی بڵێن ڕۆژانی داهاتووش بەردەوام دەبێت بەفربارین و کوێش دەگرێتەوە پێی پێشبینیەکان ئەوەی کە پێشبینی کراوە. بەڵێ بە گوێرەی کاریگەری ئەم نزمە پاڵەپەستۆی هەروەها هاتنی ئەو بارستە هەوایە ساردەکە هەڵکاتە لەگەڵ هاتنی ئەم نزمە پاڵەپەستۆیە بۆ سبەی ڕۆژی سێشەمە تا ڕادێک ئاسمانی هەرێمی کوردستان لە نێوان نیمچەهەور و ساماڵ دەبێت و لەوانەیە ناوچە شاخاویەکان نیمچەهەوری هەبێت و هەروەها دەکاتەکانی بەیانی زوودا دیاردەی شەختەمان دەبێت پێشبین دەکرێت نزم تیمپلەکانی گەرما لە بۆ سبەی بەیانی لە زۆربەی ناوچەکان بۆ ژێر سفر دابەزێتن کە ئەمەش دەبێتە هۆی دروستبوونی دیاردەی شەختە لە بەشێک لە ناوچەکان وەروە لە سنتەری پارێزگای سلێمانی و سنتەری پارێزگای هەڵەبجە بۆ کە پێشبین دەکرێت نزم تیمپلەکانی گەرما بۆ ژێر 2 پلە یاخود 3 پلە دابەزێتن و لە ناوچە شاخاویەکانیش گومانێکی دانیات نزم تیمپلەکانی گەرما بە تەواوەتی لە ژێر سفر دەبێتن. بۆ ڕۆژی چوارشەم ئێمە دەتوانین بڵێن دووبارە کاریگەری نزمە پاڵەپەستۆیەک ئەو نزمە پاڵەپەستۆیی هەیە یاخود ئەو کاریگەری نزمە پاڵەپەستۆیەکی ترمان هەیە کە ڕوون ناوچەکەمان دەکات ئەوەش وا دەکاتن بێزگە لە بارانبارین دەتوانین بڵێن شەپۆڵێکی بەفربارین تەواوی ناوچەکانی هەرێمی کوردستان بگرێتەوە و بۆ ڕۆژی پێنجشەمەش کاریگەری ئەم نزمە پاڵەپەستۆی هەر بەردەوامی دەبێت و زۆربەی شێوازی دابارێنیش لە ماوەی کاتەکان لەسەر شێوازی بەفربارین دەبێت یاخود بە تێکەڵی لەگەڵ باران دەبارێتن. بۆ ڕۆژانی هەینی و شەمە دەتوانین بڵێن پلەکان نزمترین پلەکانی گەرما تا ڕادەیەکی زۆرتر یاخۆ زیاتر نزم بوونەوە بەخۆ بێن لەبەرەوەی ئێستا ئێمە لەژێر کاریگەری بارستە هەوایەکی نیمچە ساردین و پێشبین دەکرێت لە ماوەی چەند کاتژمێری داهاتوو یاخود بۆ بارستە هەوایەکی ساردتر بێتن کەواتە ئێمە دەی پێشبینیۆ بکەن زیاتر نزمترین پلەکانی گەرما ڕوو لە نزم بوونەوە بکاتن و تا ڕادەیەکی زۆربەی ناوچەکان پلەکانی گەرمای لە ژێر سفر دەبێتن بۆ ڕۆژانی هەینی و بۆ ڕۆژانی شەممە. بەڵێ سوپاس دەکەم کاک بژار دواتر دەگەڕین و لای بەڕێزت بەڕێزان سەبارەت بە مەسەلەی بەفربارین و بارانبارین کاریگەری لەسەر بەنداوەکان و توێژێکمان لەگەڵ بەڕێوەبەری بەنداوی دەربەندی خان بەڕێز ڕەحمان خانی کردووە بەیەکەوە دەیبینین سەبارەت بە بەرزبوونەوەی ئاستی ئاوی دەربەندی خان فەرموو. بەڵێ لە سەرەتای زستانەوە تا ئێستا 180 سنتیمەتر ئاستی ئاو لە بەنداوی دەربەندی خان زیادی کردووە زۆربەی ئەو زیادکردنە لە ماوەی ئەم هەفتەی ڕابردووە بووە نزیکەی 20 سنتیمەتر لە ماوەی هەفتەیەکە یا 8 ڕۆژە ئاستی ئاو لە بەنداوەکە بەرز بۆتەوە بەهۆی ئەو شەپۆلی باران و بفرەی کە ناوچەکەی گرتبووەوە و بارانبارین تا ئێستا گەیشتۆتە 237 میلیمەتر لە کاتێکا ساڵی پات تەنها 127 میلیمەتر بارانباری بوو و هەموو ئەو بەفرانش کە لەسەر شاخەکان باری ون ئەوەکو داهاتێکی بەنداوی دەربەندی خان حسابەکرێ هیواداری نەو شەپۆلانە بەردەوام بێ بۆی ئێمە بتوانین تەعویزی قەرەبووی ساڵی پار بکەینەوە کە ساڵی پار داهاتێکی زۆر کەم ڕووی لە بەنداوی دەربەندی خان کردبوو ئەم ساڵ سەرەتایەکی باشە هیوادارین ناوەڕاست و کۆتایەکەشی باش بێ نزیکەی 6 مەتر زیاتر لە 6 مەتر فەرقمان هەیە لەگەڵ ساڵی پارە هێشتا کەمترین بەڵام وردە جیاوازەکە کەمە بێتەوە ساڵی پارە وەکوتم زۆر دابەزی بووین بەهۆی کەمی ئاو و کەمی داهاتەوە. بەڵێ ئێستا بەنداوەکە خۆی چەندی بڵێ ناوی تایە بە چەند پڕە بێ بڵێن بەنداوەکە؟ بەڵێ ئێستا نزیکەی ئەگەر بە پڕبوون حسابی کەین 6 مەتری ماوە بۆ پڕبوون بچکۆتان نەزانن ئێستا سەرەتای ساڵە و ئێمە لە ناوەڕاست و کۆتایی 2 تا 3 و 4 ئەوانە ئەو مانگانن کە زۆرترین داهات دێتە ناو بەنداوەکەوە چاوەڕێ ئەو مانگانە ئەکەین کە با بڵێن ئاوێکی زیاتر بێتە بەنداوی دەربەندی. بەڵێ ینی کۆی بەنداوەکە توانای هەیە چەند بڵێن ئاو گلداتەوە بڵێن بەگشتی بڵێن توانای 2 ملیار و 600 میلیۆن مەتر سێجاوی ئێستا چەندی تایە خۆی بڵێن بەنداوەکە؟ 900 میلیۆن
جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بڕست دکتۆر بەڕخسەت و تەبێژیات سوی سلێمانیمان لەگەڵ دەگەڵێمەوە لای بەڕێز کاک بەختیار محەممەد و تەبێژیات سوی سلێمانیمان لەگەڵا کا بەختیار سوپاس بۆ ئامادەبوونت بە شێوەیەکیشی لە سنووری پارێزگای سلێمانی بەفربارین ئاستەنگی هاتوچۆی دروست کردو یاخود ڕێگای نێوان سنتەری شار لەگەڵ قەزا و لەگەڵ ناحیەکان چۆنە ئێستا؟ بەڵێ سپاس بۆ جەنابتان سڵاو لە بەڕێستان وەستەرجم بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی بەڕێستان کەناڵی پێیان لە ڕاستیدا هەمووان دەزانین کە شوهەوا هەمیشە لە پۆسی هاتوچۆدا حکمی خۆی هەیە ئەم ساڵ سپاس بۆ خوا گەرچی زۆرینەی زۆرمان ناومێد بووین لەو کەشوهەوای کە ڕووی کردوتە گۆی زەویە بەڵام الحەمدولیلا وەک دەبینین هەم بارانبارین هەم بەفربارین هەیە لە ڕوویەکەوانەیە نیعمەتەوە لە ڕوویەکی ترەوانی ڕەنگە لە پرۆسی شۆفێریدا کێشە دروستکە شتی تر ناڵین بەڵام کێشە دروستەکە بۆ شۆفێرانی کە ناپابندن و لە ڕاستیدا گوێ نادەنێەوە ڕێنمایەکان و هۆشداریەکانی هاتوشۆوەر ناگرن بارحاڵ ئێمە لە دوێنێەوە زیاتر و ئەم ڕۆژ وەکو کەشناسیش ئاماژەی پێدەکات سەرچاوەکانی کەشناسی کە شەپۆلێکی سەرما و سۆڵەڕووی کردو هەرێمی کوردستان و ناوچانەی کە چ ڕێگەوبانی ناو شار و دەروی شار بارحاڵ لە سنووری پارێزگای سلێمانی بەڕێوەبەرایەتیمان بەڕێوەبەر چێ پارێزگای سلێمانی خۆشداری دەدا بە شۆفێرانی بەڕێز و خۆشەویست کە خۆیان بە دوور بگرن هەم لە ناوچە شاخانەکان و هەم لە ڕێگەوبانی دەرەوە زیاتر لە دوو کاتژمێر بەر لە ئێستا پەیتا پلەکانی گەرما زۆر ڕووی لە دابەزین کردووە شەقامی بازنەی مەلیک مەحموود دەکرێت بڵێن بە ئەندازەیەکی بەرچاو مەترسیدارە بۆ پۆسی شۆفێریکردن زیاتر سەرکردەکانی شەقامی بازنەی مەلیک مەحموود چەندین ڕوودا و لێرە و لێ ڕوویداوە سپاس بۆ خۆ ڕاستەکیان لە دەستدان و برینداربوونی تیانە بۆ بەڵام هەمووان دەزانین لە رووزیان تاڵە دەکرێت شۆفێر خۆی لێ بە دوور بگرێت مەفرەزەکانی هاتوچۆ لەو شوێنانی کە بەرەو ناوچە شاخانەکان دەڕۆن لەو شوێنانی کە بەرەو دەروی شار دەڕۆن هۆشداری و حەزەر و ریایی دەدەن بە شۆفێران و ئەوەی کە پێویستکە ئەو شەقامانی کە زۆر مەترسیدارن لە ڕاستیدا بەربەستمان کردو بۆی کە هاوڵاتیان تووشی گیر خواردن نەبن لە ناوچە مەترسیدارەکان و تووشی ڕوودا و کارەساتی هاتوچۆی نەبن ومێ دەکەین کە پەیامەکانمان وەرگیرابێ لەلایەن بەڕێزیان ومێ دەکەین کە هەمووان هەوڵ بدەین خۆمان بپارێزین لە ڕووداوەکانی هاتوچۆ باشە کاک بەختیار بڵین پەیوەندی سلێمانی لەگەڵ ئیدارە سەربەخۆکان ڕێگاکان چۆنە بڵین لەگەڵ گەرمیان بێت لەگەڵ ڕانیە بێت لەوێ ئاستەن کە ڕێگا سەرێکی نێوان شارەکان هەوایە زیاتر زۆرینەی ناوچەکانی کوردستان و ئەو ڕێگەوبانانی کە بەڕێستان ئاماژان دەرپێکردو بە شێوەیەک ڕەنگە سنووری گەرمیان کەمترە و کاریگەریەکاری تێکردووە و مەسلەی بەفربارینەوەوانە بەڵام ڕێگەی دوکان بەرەو دوکان بە هەموو شوێنەکانیەوانیە کۆتەڵ و شوێنەکانی دیکە بێگومان مەترسیدارەوە بەداخەوە ئەمڕۆ ڕووداوی هاتوچۆیی بووە لەو سنوورەدا گیان لە دەستدانی تیا بووە سێ کەس تیا گیانی لە دەستداوە دوانیان دەست بەجێ شوێنی ڕووداوە گیانێ لە دەستداوە دواتر شۆفێرێک ویستێتی دەستی هاوکاری منداڵ لە ناو ئۆتۆمبیل مابووە ویستێتی دەستی هاوکاریان بۆ ڕابکێشە شۆفێری تر هاتووە بە خێرایەکی زۆر لەویشیدا و زۆر نیگەرانین کە ئەویش تیا گیانی لە دەستداوە لە سنووری بازیانیش ڕووداوانەیە برینداری لێکەوتۆتەوانی ئەوە گەیەنراون تەنە خۆشخانەکان وێ کاوداوامان لە شۆفیان کە زۆر باگامیان تەنها ئێرەنا مەسەلەی شارواژێڕیش ئەو مەترسی تێدایە ناوچە شاخەکان بەگشتی بەرەو پێنجێن بە هەمان شێوە وێت کا دەکەین کە ڕێنمایەکان تەنها لە ڕووی سەلامەتی ئەوانەوەی پێوەی پابند بن پارێزراو دەبن دڵیاتانەکەین لەو مەترسیانەی کە گریمانی کەوتنەوە هەیە باشە کاربەتاری ڕێنمایی چێنی بۆ نمونە شوفێرێک ئەگەر بە ناچاری پێویستی بە هاتوچۆ بێت لە کاتی بەفربارین و بڵێن نزمنەوەی پلەکانی گەرما چی بکەوەکو ڕێنمایی کە بەگشتی ئەم کەش و هەوایە درێژە ناخاوێنێ ینی ئەگەر زۆر کەسێک ناچار بێ دەبێ خوێندنەوەی هەبێ بۆ ئۆتۆمبیلەکەی ئەگەر ئۆتۆمبیلەکەی لەو قەبارەیە کە بەدەستەواشەی قەمەرە ئۆتۆمبیلی قەبارە بچووک ساڵۆن بێت ئەوە ئینکاری لەگەڵ ناکرێت مەسەلەی ڕێگەوانی دەرەوەی شار و ئەو ئۆتۆمبیلانیان نەوتوە ئەگەر ئەو ئۆتۆمبیلانە بێت کە لە جۆری 4x4 بێ دەبڵ ئەکسل بۆ بدەڵێن لە هەندێک شوێنە گەر بتوانێت زنجیر ببەستێ دەتوانێت بە ئەگەر بەهێمانە بڕوا خۆیش مانە ئەوە نییە بە شوێنی بێ ئاوا شەقامەکان بەکاربێنێ بەڵام دەبێت خوێندنەوەی هەبێ بۆ کەش و هەوا بۆ شەقام بۆ جۆری ئۆتۆمبیلەکەی ئەو ئۆتۆمبیلانی کە لەم جۆرن
کە ساڵۆن قەباریان بچووکە هی ئەوە نییە تۆ بەکاری بێنی چکە بۆ ئەومە بەستە دروست نەکراوە بۆ ناو شار دروستکرا بۆ کەشەوایەکی ئاسایی دروستکراوە بەڵام هیچ لە پرۆسەی ڕاگررتنی ئۆتۆمبیل ئستۆپکردن لەم کشەوەدا وجودی نی یعنی مەسەلەی لێخشاندن لە نێوان پای ئۆتۆمبیل لەگەڵ ڕووی کەشی شەقامەکە لە زۆر لە شوێنەکان تاوا سفرە واتە ئیتر ئۆتۆمبیل خۆی بۆ ڕناگیرێ ێبێ گومان خۆت دەکەشی بە قەراغ و دەملاولای شەقام و گریمانەوەی ڕەنگە لە ناوچەیەکی شاخاوی بکرێتە خوارەوە بۆیە سەبر و ئارامیمان هەبێ باشترە لەوەی کە تووشی زەرۆزیانێکی نەشداتەوە باشە بەزۆکۆ یارخۆشتان بڵاوتان کرد بۆ تۆ سەبارەت بە سیستەمی برێک سەبارەت بە تای ئۆتۆمبیل بڵێن فڵچەی جامەکان سیستەمی گەرمی ئەوانە هەمووی دەبێت بڵێن ڕەچاو بکرێن سەریکە مەسەلەی هۆکارەکانی سەلامەتی لە ئۆتۆمبیلدا گەرچی ئۆتۆمبیلەکانی زۆر گران بەها گەرچی پڕ مواصفاتیش بن بەڵام دەبێت شۆفێرە مەیلات بێ کە ئەمانە هەمویان سنووردارن شتێک نییە کە 100% بتپارێزێەوە گریمانەی نەبوونی ڕووداوی وەرگەڕان و پێکدادان بەڵام جۆی سیستەمی سێکتیەکان لە ئۆتۆمبیلدا ڕاستە جیاوازی تێدا هەندێک ئۆتۆمبیل هەیە بۆ نمونە بۆ سیستەمە کۆنی کە هەبووە تەنها دوو تەگەری دەیگرێت و هەندێک ئۆتۆمبیل و هەندێک جۆری ژێرە سیستەمی ABS ئەوانەی کە سیستەمی کۆنن یعنی کەمتر خۆی ڕادەگرێت لەسەر شقامەکان بەڵام سیستەمی ABS هەڵبەتە کورتکراوی ئانتیلۆک برێک سیستەمە واتە سیستەمی دش بە قفڵ بوون بەڵام سیستەمی دش بە قفڵ بوون ئێمە لە ڕاستیدا زۆر جار شۆفێر دەبینین یعنی زانیاری لەسەر ئەوەش نییە چێوەکو سیستەمی کۆن ئیسۆپی بچڕ ئەگرێت لە ڕاستیداوە زۆر هەڵێت کە تۆ سەر لەو سیستەمە دەشێنی خۆی سیستەمی دش بە قفڵ بوون ئەوەی خۆی ئەم پرۆسێت بووە کە کاتێکی ئیسۆپ دەگری وە بەستەڵەکی لەسەر شقامەکەی هەستەکەی لە ژێر پێکدا داوای لێبوردنەکە بۆ قسەکەم بۆ بیسەری بەڕێز و جەنابتان کە لە ژێر پێدا هەستەکەی خڕەخڕێک دروستە بێ یعنی ئەڵێ بەسەر زیخ و چەوا ڕێمە ئەمە ئەکتیڤی ئەو سیستەمە بۆ نمایش دەکات بەڵام ئەویش هەر سنووردارە یعنی ئەم شەو لە دەرەوە بین بە حکمی ئەرک و فەرمانەکانمان وەکو بەڕێوەبەری بەشی ڕاگەاندن و سەردانی تیمەکانی هاتوچۆ و ڕووماڵکردنی بەرنامەکان دەمان بینی ئۆتۆمبیلی زۆر گران بەهاشە بۆ بەسەر ڕێگەدە ڕووی خۆی بۆ ناگیرا ئیتر خۆش شەقامەکە تەواو وەکو دڵێڵەی شوشەیە کاکە ئیتر کە ئاوها بێت لە ڕووی عەقڵگەرایەوە نەڕۆین باش یعنی چی پێویستەکان من ئەم سەرکێشی و سەرچڵی و یاساشکێنی و مجازەفەیە بکەم خۆم خەمە بەربەپرسی باشە دوا پرسیارم بە کوردی سەبارەت بە خێرایی و مەسەلەی دووری ئەگەر کەسێک ناچار بچێتە دەرەوە دووری نێوان ئۆتۆمبیلەکان ئەوە شەر گرنگە زۆر بەجێیە ئێمە کاودامان لە شۆفێرانەوەیە یەک خێرایەکانتان کەم بکەنە دوو مەسافەی ئەمان زۆر زیاد بکەن یعنی تەنانەت ئەو خێرانی کە لەسەر شقامەکان بە تابلۆکانی هاتوچۆ دەستیشان کراوە بۆ نمونە لە هەندێک شقام مەزیمەمی خێرایی 6 کیلۆمەتر تۆ 6 مەڕۆ هەوڵ بدە کەمتر بڕۆ چونکە ئەم 6 بۆ ڕۆژانی ئاسایی و نۆرمەڵ و شقامێکی وشک دانراوە بۆ کەشوهەوای ئاوا شەڵ زۆرە کۆنترۆلت بۆ ڕناگیرێت دواتر مەسافەی ئەمان هەتا بەجێ بێڵی زیاتر بێت زۆر باشترە بۆ ئەوەی پێڕابکەی کە ئۆتۆمبیلەکەی بەردەمت لە پڕ ڕاوەستا شۆفێرەکەی یان ویستی ئاراستەکەی بۆی تووشی پێکدادان نەبی سێری کە تۆ ئەمڕۆ ڕووداوانی کە لەسەر بوو نمونە پردی خەسرە و خاڵ یان پردی کۆبانێ ینی ئەو شەق ئەو ڕووداوانێت کە لە سوشال میدیا بڵاو بۆتوانێت بەڕوونی دیارە مەسافەی ئەمان بەجێ هێڵراوە کە ئیسۆپەدرێت سەر خۆی کێشە بە بەشی پشتەوەی ئۆتۆمبیلەکەی بەردەمی و ئەوەی دوای خۆی ئەویش خۆی کێشە بە بەشی پشتەوەی ئۆتۆمبیلەکەی ئەم کەواتە هەتا مەسافەی ئەمان بەجێ بێڵین هەتا خێرایەکانمان کەم بکەینەوانێ کۆنترۆلی ئۆتۆمبیلەکانمان لە لای خۆمان دەبێت بەڵام بە پێچەوانەوانێ دڵنیاتانەکەین کە بە زیانێکی زۆر دەرەچین لە ڕووداوانە بەڵێ سوپاس دەکەین زۆر سوپاس بۆ بەڕێز بەختیار محەممەد وتەبێژی یاسۆی ئیجتیماعی زۆر سوپاس دەکەین کاکی تۆ بکرێن بۆ لای بەڕێزت سەبارەت بە مەسەلەی بەستن یاخود بەستنی شەقامەکان ئێستا پلەکانی گەرماون دەرنزم بۆ تۆ کە لە هەندێک ناوچە بڵێن ببەستێت یاخود چۆن بەستن چۆن ڕوودا و مەترسیشی چییە چۆن مامەڵی لەگەڵا بکرێت بێگومان ئێمە بێ و ڕاستێ بزانین کە ئاو وەک مادەیەک یعنی پلەی بەستنی هەیە پلەیەکی گەرما هەیە ینی کە تیا ئەی بەستێت ینی بە دۆخ لە دۆخی شلیۆ ئەبێ بە دۆخی ڕق ئەو پلای بەنسبەت ئاو ینی سفر پلێ هەر کاتێک پلەی گەرما دابەزی بۆ سفر ینی ئاو ئەی بەستێت کە بەستیشی ئەو کاتە ینی ئەو ڕووە ئەوەنە لوس ئەبێ کە هیچ احتیکاکێک نامێن لە بینی ینی ئەگەر پیادە بێت ئەگەر تایی ئۆتۆمبیل بێت
اینجا لە وڵاتان بەداخەوە ینی مادەی خوێتی ئەکەن خوێەکەن بە شقامەکانەوە خوێ پلەی گەرمای ئاو دا ئەگرێ بۆ چەند پلێ بۆ ژێر سفر لە باتەوەی لە سفرا بیبەستێ بۆ ناقسێ و بۆ ناقص 4 ئەیبەستێ بەداخەوە ینی ئەمە لای باش نییە بەتەکیید باشە ینی باشە ینی هەندێک ئەگەر خوێەکە خوێیەکی تەندروست بێت خوێیەکی تەندروست بێت خوێ ینی پێکاتەکانی جێگەی مەترسی نەبێ جێگەی زۆر چاکە ینی کە بەکار بێت هەتا هاوڵاتیان و با بڵێن ئەم ڕووداوە نەخۆزانەی کە ڕوو ئەیات ڕوونەدا بەس بەداخۆ لای ئێمە من نەبوو بە کەلتور لەگەڵ ئەوەی بە تایبەتی بۆ شاری سلێمانی تۆپۆغرافیەکەمان ینی بەرزی و نشێوی زۆری تایە سلۆپی زۆر تایە هەر کاتێک کە ڕووەکە لوس بوو وەکو بەڕێز کاک بەختیاریش ئاماژەی پێکرد ئەگەر شۆفێری بەڕێزیش ئەو دێڕایە و ئەو زانیاریانەی نەبێت ینی بە تایبەتی لەسەر ڕووی لوس ئایا چەند ئۆتۆمبیلەکەی ینی کارایە کە بتوانێت وەکو پێویست لە کاتی پێویستە ڕایگە بە تاکید ئەو ڕووداوە نەخوازاوانە ڕوو ئەیات ینی باشە بەس وەکو وشکە ساڵی بڵێ مەترسی وشکە ساڵی ڕەویەتەوە ساڵی خود جارێ زووە سەرسەرەوە بکرێ ئەوەی کە ئەو بڕەبارانەوە بفرێکە باریەوەی پێشبینیش دەکرێت بۆ داهاتوو بڵێ تەبی ئەمە پرسیارێکی گرنگە ئێمە کاتێکە باس لە وشکە ساڵی ئەکەین ینی وشکە ساڵێکە پێوانە ناکرێت بە بڕی دابارین تۆ ئەگەر هات لە مانگێکە لە 2 مانگە ناوچەی سلێمانی کە بە ناوچەیەکی با بڵێن سیمی ئێرێت ناسناوە یانێگە بێت سەر و 500 ملیم دابارین بێ ئەمە ینی با بڵێن ئەو بڕێ کە شارەکە پێی ناساوە یا ناوچەکە پێی ناساوە لە کاتێکە ئەگەر ئەم بڕە بێت مەسەلە بە 2000 ملیم یا بە سەر و 1000 ملیم ئەگەر بێت کۆبێتەوە لە مانگێکە لە 2 مانگە دابارینەکە تەواوی ببێت تەواوی بێ ئەو کاتە ینی ئەتوانی بڵێ وشکە ساڵی ڕوویاوە ئەگەر هات ئەو دابارینەی کە ڕوویە تۆ با بڵێن ئالێت و استراتیجیت بۆ کۆکردنەوەی نەبێت لە بەنداوەکانە کە بتوانیت ئەگەر لە کاتە وشکەکانە لە وەرزە وشکەکانە لەو کاتەی دابارین نیە لەوێ قەرەبووی پێ بکەیت بێگومان ئەوە توانێت حسابی وشکە ساڵی بکەیت بەڵام ئەگەر هات دابارینەکەت بەڕێک و پێشی بێت لە مانگەکانە بێت بە تایبەتی بۆ ئەو ناوچانەی کە با بڵێن کشتتوکاڵی دێمیان هەیە پشبەستن بە باران دەغڵودانێکی زۆری ئێمە لە ناوچەکانی کوردستان پشبەستە بە باران ینی تەنها لەسەر بارانی اعتیمادیان کردووە با بڵێن ئاودێری تەواوکاریان بۆی نییە ئەو کاتە ینی وەکۆی کە ساڵی پاڕوویە بینیت لە دوای مانگی دووە ینی دابارین وەکو پێویست نەبوو لەبەرەوە بەشێکی زۆری لە دانەوەڵەت لە ناوچوو ئەگەر بش هاتە ینی لە مانگی 11 و 12 و ینی بگرە یەکیش دابارینێکی زۆر هەبووە ینی سەر و 500ەکەشی تێپەڕانە تۆ ئەتوانیت وەکو وشکە ساڵی بۆ کشتتوکاڵ حسابی بۆ بکەیت و لە ڕووی هایدرۆلۆجیشەوە ئەتوانی وەکو وشکە ساڵی حسابی بۆ بکەیت ئەگەر لەو داهاتە ئاوەی کرد ینی با بڵێن لە ناکاو بە ئاستێکی زۆر دابارین هەبوو تۆ نەتوانی گلدانەوەی بۆ بکەیت بێگومان ئەوەش پێوتێ وشکە ساڵی سەبارەت بە ڕەوشی هایدرۆلۆجی کە تۆ نەتوانی بەس بۆ ئەم ساڵ زووە بۆ دووبارەکەی کە بڵێ وشکە ساڵی یاخود نییە خۆشبەختانە تاوەکو ئێستا دابارین ینی لە تەواوی مانگەکانە بووە ینی بەو شێوەیە بووە کە ینی بۆ دانەوێڵە بە شێوەیەکی گشتی دانەوێڵە ینی ڕەوشی ڕواننی ینی بە شێوەیەکی تەندروست بەڕێوە چوە و هیچ توش گرفت نەبوو ئەگەر بێت بۆ مانگی مەسەلە 3 و 4 ینی بەم شێوەیە بێنێت ئێمە ینی لەو مەترسی کە حسابی وەکن کە وشکە ساڵێ بۆ کشتتوکاڵ لەوێ یان ترسەکەمان ئەڕەوێتەوە ئەگەر ئەم ینی بارودۆخی با بڵێن نزمە پستانە لەسەرمان بەردەوام بوو بێت دابارینمان هەبێت ینی لە مانگە جیاوازەکانە ئەو کاتە لەو کێشەوە ئێمە ینی مەترسیمان ئەڕەوێتەوە. سپاس دەکەم کاک بژار بگەرم وڵای بەڕێزت ئەوەی کە لایە وەکو بەڕێوەبەراتی کەشناسی بەڕێوەبەراتی گشتی کەشناسی هەرێم تۆمار کراوە بڵین باشە بڕی باران و بەفرەکە مەترسی وشکە ساڵی ڕەویەتەوە چەند دیارە چەند باری وە جیاوازی چەند لە ساڵی ڕابردوو بە شێوەیەکی گشتی لە پارێزگاکانە بەڵێ ئەگەر تەماشایەکی داتاکانی بکەین یاخود بارانبارینی تێکای بارانبارین تاوەکو ئەمڕۆ وەرگین دەبینن ئەو داتایی کە لەبەردەستە جێگەی خۆشحاڵیە بۆ نمونە ئێستا مەگەر سنتەری هەولێر وەرگین بۆ نمونە بارانبارینی پار ساڵی تاوەکو ئەمڕۆ تەنها 82 ملیم بوو لە ماوەی وەرزی دابارینی تاوەکو ئەمڕۆ
بەڵام ئەم ساڵ دەتوانین بڵێن ڕێژەکە دوو ئەوەندەی خۆیتی کە ئەم ساڵ کۆی بارانبارینی ئەم ساڵ تاوەکو ئەمڕۆ 156 ملیم باران باریوە. هەروەها ئەمە بۆ ناوچەکانی تریش ڕاستە کەواتە بارانبارینی ئەم ساڵ بەراورد بە پارسال تاوەکو ئەم ڕێکەوتە ڕێژەکە زیاترە یاخود لە هەندێک ناوچە ڕێژەکە نزیک بۆتەوە. بۆ نمونە کەرکووک یاخود هەڵەبجا ڕێژەکەیان تاڕادەیەکی زۆر زیاترە تاو پارسال بوون. هەڵەبجا پارسال تاوەکو ئەمڕۆ کۆی گشتیمان لە وەرزی بارانبارین تاوەکو ئەم ڕێکەوتە لە پارسال 132 ملیم بوو، بەڵام بۆ ئەم ساڵ 268 ملیم باران باریوە کەواتە ڕێژەی بارانە زیادەکە دوو ئەوەندەی خۆیتی بە بەراورد بە پارسال. ئەمەش دەتوانین بڵێن ئێمە لە سەرەتاکانی وەرزی بارانبارینین کە وەکو ئاشکرا مەوسمی بارانبارین وەرزی بارانبارین لە هەرێمی کوردستان تاوەکو پازەی پێنجیش ئێمە وەکو بەڕێوەتی گشت باران تۆمار دەکەین و بارانبارینمان دەبێتن تاوەکو ئەم ڕێکەوتە. ئێستا ئێمە لە سەرەتا وەرزی بارانبارین کەواتە ئەمەشوانەی وار ئەم ڕێژەیە قابلی گۆڕانە قابلی زیادبوونە و ئەمەش وەکو ئێمە لە سەرەتایی ئەم وەرزش بڵاومان کردووە وتمان ئەم ساڵەکە هەرێمی کوردستان دوور دەبێت لە وشکە ساڵی ئەمەش بەهۆی ئەو گۆڕانکاریانە لە گۆڕانکاریانی کە لە کەش و هەوای ناوچەکەمان ڕوویداوە و سەرەتایەکەشی لەم ساڵ جێگای دڵخۆشیە. باشە وەکو دوا پرسیارم بۆ ڕۆژانی داهاتوو پێشتر باسیەوت کرد بەس پلەکانی گەرمە زیاتر نزم دەبنەوە بۆ ڕۆژانی داهاتوو تا کۆتایی ئەمە هەفتەیە بڵێن چوارشەمە لەسەر پێنجشەمەش بەفربارینایی هەفتەی بڵێن داهاتوو تریش هەر بەفر و بارانە؟ وەکو ئاماژەم پێکرد ئێمە ئێستا لە سەرەتای کاریگەری بارستە هەوای سەرەتای کاریگەری بارستە هەوایەکی نین سەردین بارستە هەوای ساردەی کە ئێستا پێشبینی دەکرێت بۆ ناوچەکەمان بکاتن بۆ سبەی و بۆ ڕۆژانی چوارشەم و پێنجشەم کاریگەری بارستە هەوای ساردەکە بە تەواوەتی ئێستا هەرێمی کوردستان بەدیار دەکەوێتن. مەشوا دەکاتن پلەکانی گەرمە بە شێوەیەکی بەرتاڕ و لە نزم بنەوە بکاتن و تەواوی ناوچەکانی هەرێمی کوردستان نزمکردەکانی گەرمە لە ژێر سفر بێتن یاخود سفر یاخود لە ژێر سفر بێتن و ناچە شاخاویەکانیش بۆ کەمپێک لە ژێر سفر دەبێتن و دیارتی لەگەڵ هاتنی کاریگەری ئەم نزوە پاڵەپەستەی کە ڕۆژی چوارشەمە ڕوو ناوچەکەمان دەکاتن و شێوازی دابارینەکەمان لەسەر شێوازی بەفربارین دەبێتن لە زۆربەی کاتەکاندا دوای کۆتایی هاتنی کاریگەری ئەم نزوە پاڵەپەستە سەر هەرێمی کوردستان و دیاردەی شەختەمان دەبێتن لە کاتەکانی بەیانی بۆ ڕۆژانی شەمە و یەکشەمە ساڕادەیەک لەکانی گەرمە هەر بەنزمی دەمێتەوە، بەڵام بۆ ڕۆژانی دووشەمەی هەفتەی داهاتوو لەکانی گەرمە بە پلاڕوو لە بەرزبوونەوە دەکاتن. بەڵێ سوپاس بۆ کاک بژارەکرم لە پسرای بەش پێشبینیەکان لە بەڕێوەبەرایەتی گشتی کەژناسیێرم لەگەڵمان بووی. بەڵێ بەڕێزان لە دوانی بەڕێز کۆچەر جەمال بەڕێوەبەری بەنداوی دوکانیش دەبینین سەبارەت بەوەی بارانبارین چ کاریگەری کێ بووە لەسەر بەرزبوونەوەی ئاستی. سپاس بۆ خاتەبان هەم بارانبارینە ئەمە مۆزەی دووەم بوو لە ماوەی ئەم ساڵدا هات مۆزەیەکەمێنەوە بوو لە ناوڕاستی لە مانگی 12دا مۆزەی یەکەم هات و ئەمەشیان مۆزەی دووەم بوو لە نزیکی 11 مانگەوە هات بەهۆی ئەوانەوە ڕێژەی و ئەوەی کە دێتە ناو دەریات دەهاتە ناو دەریاچەکەوە ئێستا کە دێتە ناو دەریاچەکەەوە زیادی کردووە ئەوەتانەیە لە 11 مانگەوە تا ئێستا نزیکی تا ئەم بەیانیە 53 سانتیمەتر 54 سانتیمەتر زیادی کردبوو چاوەڕێین بەرەبەرە دەریاچەکە دەست بە بەرزبوونەوە کار لەگەڵ پار لە کاتێکدا لەگەڵ پارەم کاتێک هێشتا نزیکی 5 مەترونی فەرقمانەیە واتە پارەم کاتە 5 مەترونی زیاتر بووی، بەڵام بەلایانی کەمەوە ئەم ساڵ دەتوانم بڵم کە ئێستا کە ڕێژەی بارانبارینەکە نزیکی 205 میلیمەتر لە دوکاندا باریوە کە پارەم کاتە نزیکی 116 میلیمەتر باری بووە کە لە پار زیاترین پارەم کاتە ئەمەش ڕێژەی بارانبارینەوەی کردوکەوە ڕێژەی ئاوی هاتوو ناو دەریاچەکە زیادی کردووە. بەلایانی کەمەوە کە باسم کرد دەتوانم بڵێن ئەم ساڵ لەگەڵ پار لە چاو پارەوە ئەم ساڵ ئەو کەسەی پارمانیەوەتە زۆر زۆر لە پار باشترین، بەڵام تەنها ئەوەندەیە کە تۆزێک کاتەکە درەنگە کە ئێستا بخۆ دەزانێ ئەم ساڵ بەداخەوە مانگی 11 تا 15 هیچ باران نەباری تەنها 20 میلیمەتر بارانباری بوو لە ئێستادا بارانباری نەباشە، بەڵام تۆزێک کاتەکە درەنگە
ئەو شوێنانی کە دەڕژێتە ناو دەریاچەی دوکانەوە کە گوتی لە ناوچەی 4 تا 5 و ماوەت و قەڵاتی و ڕانی و سەرچاوە و گرجان و شوێنانە هەمووی ئەوەندەی تێبینیمان کە دەبێت ئاسی بارانبارینەکانی ئەم ساڵی هەموو ئەو شوێنانە بە بەراورد بە پارەم کاتێکمیان لە پارەم کاتە زۆرترە ئەوانش تەبەن هەمویان بە هاوبەشی هەمویان ئاوەکان لەو شوێنانەوە دەڕژێتە ناو دەریاچەی دوکانەوە خۆی عادەتەن بەندا و بەنداوی دوکانە خۆبڕین دەریاچەی دوکان لە ساڵی لافاویدا نەبێت لە ساڵی وشکە ساڵ یاخود لە ساڵی ئاعتیادیدا ئەم ساڵ ئینشەڵڵا وشکە ساڵ نیە ساڵێکی ئاعتیادیە تا ئێستا لەوانەیە بێ بە ساڵێکی باراناوی جارێ هێشتا بۆ ئەو بڕیاری زووە بەڵام لە مانگی دوو بەدەوا دەریاچەکە دەست بە بەرزبوونەوە دەکات بەڵام کلەکاتی ئێستادا بەرزبووتەوە ئەو نەتیجەی بارانبارینەکەی بەفەکەش کە کۆ دەبێتەوە لە شیاکان بەتایبەت لە قەندیل و ئەو شاخەکانی دەوروبەری ئەوانە لە وەرزی لە مانگی چواردا تەمەن زۆرترین ئاوی هاتوو بۆ ناو دەریاچەی دوکان لە مانگی چواردا لە مانگی چواردا کاتێککە کەمێک پلەی گەرما بەرز دەبێتەوە ئەو بەستانش بەرەبەرە دەست بەتوانەوە دەکەن دێنە ناو دەریاچەکە بەعام ئەمە کە ڕوویدا مۆجەیەکە یعنی بارانێک کە ڕوویدا خۆشکەرە بۆمان کەوا زۆر لە کانیانەکەەوە کاتین لە کاتیەکان هەمویان ئاوەکانیان شیاوەتەوە هەروە کارێزەکانیش کەمێک زوڵیان تێکەوتووە ئەگەر ئەو کارێزەکانیش ئاوەکان بشێتەوە ئەو کاتە بە بەردەوامی ئاوی دەریاچەکە دێتە ناو دەریاچەکەەوە بەردەوام زۆر دەبێتەوە کاتە وردە دەریاچەکە دەست ئەی ئێستا بڕی بڵین بەنداوەکە چەند بڕیاوی تێدایەوە ئەگەر بڵین کۆی بەنداوەکە توانای چەند گردانەوەی ئاوی هەیە بەگشتی بڵین ئێستا ئێمە 2 ملیار کۆی 6 ملیار ئاوی 2 ملیار کەمێک زیاترمانەیە لە کۆی 6 ملیار بەڵێ ئەی بڵین بەردانەوەی ئاوی شەربەرداومە بۆ ناوەڕاست و باشووری عێراقوانە لە بەنداوی دوکانە ئێمە لە هەموو کاتێکدا لە بەرەوەی پرۆژانەی ئاوی خوانەوەی شار و شارۆچکانی لەسەرەکە سلێمانی و شارەکانی کۆی و چەمچە ماڵە و تەختەفە و کەرکووک و شارۆچەکانی شاری کەرکووک و شارۆچکانی دەوروبەری کەرکووک و زۆر لەو شوێنانەی لەسەرە لە بەرەوەی ئێستا و بڕێکێک کردومانەتەوە کەمترین بڕیانی کەوا پێداویستەکانی خواوی ئەوانە دادین دەکات لە هەموو وەرزێکدا ئەو ئەوانە هەر پێویستە لە بەرەوەی هێشتا کانی و ئاوەکان یاخود بیرەکانی ئەو شوێنانە بە تەواوەتی نەژیاوەتەوە کەواتە کەوا ئاوی خواردنەوە لە دوکانەوە دەگرن لەبەرەوە ئەو کێبەرمانداوەتەوە کەمترین ڕێژەیە و یەکێکی کارەباییش دەکەوە بەڵێ بەس بڵین سەرچاوەکانی ئەو ئاوی دوکان بەشی زۆری لە دەرەوەیە وەکو بۆی کاریگەری پڕبوونیە بیا زیاتر لە ناو خۆیە بەنداوی دوکان لە سەتا یان تقریبا دەتوانم بڵێم نیوەی ناوچەی دابارینەکەمان لەم دیوەیە لە ناوخاشی هەرێمدایە نیوەکەی تریشی یاخود کەمێک لە نیوە کەمتر لەو دیوەیە لە کوردستانی ئەو دیوەیە ئەوانیش کۆمەڵە بەندایان لەسەر دروست کردووە هەر دەی زانیاریشی ڕسمی لەلایەنە کە ئایا ئەوان چی بەرنامەیەکیان هەیە بەڵام بەو زانیارە نافەرمیانەی کە لەبەر دەستمە ئەوانیش دایانەوێت بەنداوەکانیان پڕ ببێت بەڵام داوای کە بەنداوەکانیان پڕ بوو خاصەن بەنداوی ئەخیریان کرد لە ناوچەی سەردەشتە بەنداوی کۆڵسەی ناوە کاتێ پڕ بوو ئەو کاتە بەناچاری بەردەستێتەوە بۆمان دێت جارێکتر ڕێسڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاکتۆر بگەڕێم وڵای بەڕێزت سەبارەت بەوەی کە ئەو بڕێباری وەکو بەڕێوەبەری بەنداوی دوکان باسی کرد کە 54 سانتیمەتر ئاسی بەنداوی دوکان بەرز بۆتەوە و پێشتریش کاک ڕەحمان خانی بەڕێوەبەری بەنداوی دەربەندیخان باسی لەوە کرد کە 184 سانتیمەتر بەڵێن بە تێگرام ساڵ ئەو بڕێکەواری و بڵێن دەربەندیخانیش بەرز بۆتەوە ئەمەوەی کردو ئەم بڕێبارینەی کە دڵخۆشکەرە بێەوە بۆتەوەی بژانەوەی کانی و چەم و ڕووبارەکان بێگومان ینی حاڵەکە ڕەوشەکەی بەو حاڵە بردووە ینی کە ئێمە تا ئاستێکی باش ینی لەو مەترسیە بڕێوینەوە کە بە تایبەتی بۆ پێداویستی لە وەرزی هاوینە ینی ئەومان کەم نەبێت جا خۆشبەختانە لە ناوچەی سلێمانی بەگشتی ینی ئەو دابارینەی کە ئەبێت ئەو ئاوانەی کە سەرڕێژەکە لە سەرچاوە جیاوازەکانەوە ینی چی سەرڕێژەکە و زیایە ئەبێت لەوەی کە خاکەکە هەڵیم ژێ و بە ناغابی تەخوارە و بیکە بە ئاوی ژێرزەوی ینی لەڕێ ئەو کەناڵ و شتانەوە تەواوی کۆ ئەبێتەوە ئەچێتە ئەو دوو بەنداوە ئەمە جێگەی خۆشحاڵی لە دوکان و دەربەندی خان بەڵێ بۆ ناوچەکانی تر سوودی لێ نابێنرێت لە بەرەوەی بەنداوە لە ناوچەی باڵێن هەولێر تۆ بینیت دابارینی پێشتر نزیکەی 60 ملیم لە هەندێک ناوچەی هەولێر باری تەواوی ئەو ئاوانە یانی کاتە کوێ ڕوو لە با بڵێن زێ ئەکات کە زێش ینی ئەو کاتە ینی ئەو سەرچاوانە ڕوو لە خواری
هەرێمی کوردستان ئەکات یعنی وەکو پێویست یعنی بۆ داهاتوو هەرێمی کوردستان ئەو سوودمەندێتی نیە بەڵام ئەوانی کە لە ناوچەی سلێمانی ئەبارێت تا حەدێکی زۆر یعنی گلدانەوەی بۆ ئەکرێت ئەگە سەرڕێژ بوو لە توانای خاکەکە بۆ هەڵمژێنی یعنی بەڕێگەی سەرفێز ڕان ئۆف لە بەنداوەکان تا ئاستێکی باش گل ئەیرێتەوە ینی بەو شێوەی ئەمە خزمەتێکی باش ئەکات بۆ ینی تەنانەت لانی کشت و کاڵی لە وەرزی هاوینە باشە بەس دکتۆر لە کوردستانە بە شێوەیەکی گشتی لە هەموو پارێزگاکانە بەنداوی چی گەورە بێت چی مامناوەند بێت چی بچووک بێت وەکو پێویست ئەو ئەوەی کە لە وەرزەکان دەبارێت بڵێن لە وەرزیستان بەفر بڵین باران سوودی لێ دەبینرێت یاخود وەکو پێویست نییە بێگومان چۆن بەنداوە یەکێکە تۆ لەوەی کە سامانێکی گرنگی بەردەوام و پێداویستی ژیانت ینی ئاسایشەکەی ئەپارێزیت ینی ئەبینیت مەسە لە وڵاتێکی وەکو تورکیا یان نزیکەی 360 بەنداوی هەیە کە ئاسایشی ئاوی خۆی زەمان ئەکات ینی هەڵبەت تێئگا گرنگی ئاو بۆ ژیان چێت لە هەر ناوچەیەکە بوونی ئاو نەبێت ئەو کاتە ژیان بەردەوامی نابێت ئەمە حەقەتێکە ئاسایشی خۆراکە دەکەوێتە هەڕەشەوە ئاسایشی ئاوت ئەکەوێتە هەڕەشەوە دوای ئاسایشی ژیانە دێنێ پێداویستی بۆ کە چالاکی جیاوازەکانی تر کە تۆ وەکو پێویست ئاو لە بەردەم فراهەم نەبێت ئەو کاتە ینی باڵێن چەندەها ناوچەت ینی ڕوو لەو ڕەوشە ئەکات کە ینی خاکەکەی ئەوە نەوشکە بێتەوە ئەو نوشکە بێتەوە کە بەرەو ینی بەتایبەتی لە وەرزی هاوینە لەژێر کاریگەری گۆڕانی کەشوهەوە ینی چەند ئێستا شەپۆلی ساردی زیاکە ئەو کات شەپۆلی گەرما زیاکات شەپۆلی گەرما زیاکات چکە ئەم شەپۆلانە ئێمە کارتێکراوین لە هەزارها کیلۆمتر بۆ ئێمە ئەو کاتە کە شەپۆلی گەرما زیای کردووە سەرچاوی ئاویشت کەم بوو تەواوی خاکەکەت بەرکەوتە بەزۆکو بەنداوی ئێسێمە دەبین ئەو بەنداوانەی کە دروستکراون سەردەمی حکوومەت یاریێنێ بەزۆکو حکوومەت یاریێم بەنداوی پێویست بۆ بەنداوی پێویستی دروست کردووە بۆ سوود وەرگرتنەوە لەو بەڵێن بەفربارینسازی بۆ کرا ئەوەی کە پلانێ بۆ کراوە کە دژواری نزیکەی 28 بەنداوێک ینی بەڵێ ینی خۆی گرنگ نییە ینی گرنگ ئەوەیە چەند خزمەت بەو ناوچەیە ئەگەێنێت ینی با بڵێن تۆپۆغرافی و ناوچەیە چەند لەبارە دوایەوە چەنە داهاتی ئاو ینی تۆ چەند گەورەی پێگە داهاتی ئاوت بۆی نەبێ ینی هیچ با بڵێن خزمەتێکن ناکە وەکو وایە تۆ ینی دەتەنکی ئاوت هەبێت لە ماڵەوە ئەم دەتەچێکە سچاوت نەبێت تێکیت بۆ ئامانجێک کەمە بەستە بە دینێنێت هیچ سوودێکی لە نابینیت کەواتە پێ ینی تۆپۆغرافی ناوچەکە و چین ئەو داهاتانی کە ڕوو لەو بەنداوە ئەکات بۆ کۆکردنەوە بێگومان ینی خزمەت بەو حاڵە ئەکات کە یەکەم کەش و هەواکەت بۆ شێدار ئەکات دووهەم ینی سوودی لێ بینێ بۆ ئامانجی جیاواز و لەسەر و هەمویانەوە مەسەلە لایانی ئەگەر گەشتیاری بێت ئەگەر کشت و کاڵی بێت خزمەتت پێکات بڵێ ئەوە بێجگە لەوەی کە خۆی لە خۆیان ئەو بەنداوانە جارێش کرد ینی با بڵێن تەغزیەی ئاوی ژێرزەویشت بۆ ئەکات چکە بەشێکی لێدا چۆڕت و چێتەوە بۆ ئاوی ژێرزەوی کە ئەبێتەوە بە بەڵێ بەزوتت ئەگەر بۆ نمونە زستانە سارد بێت ئەو پێشبین دەکرێت هاوینەکە گەرمتر بێت پەیوەندی بە چیەوە بێگومان طبیعی ینی بەڵێ ئاخر ئێستا زستانەکە هەر ساردیشە یاخود ئاسایی ئێستا زستانی ئێمە ئێستا دوو دیاردە هەیە دوو دیاردە کە پێ لەنینۆ ئێلینۆ ینی شەپۆلی گەرما و شەپۆلی ساردی ئەم کاتێک کە کەشوهەوا گۆڕانی تیابێت نوع دەورانێکە بێت سێرکولیشنێکە بێت لە بینی ئۆقیانوسەکانە و لەگەڵ بەرجی هەوا ئەم بەرژی هەوە ئەم هۆکاری ئەم سێرکولیشنانە ئەبێتە هۆی کە ئەوەی کە شەپۆلێکی ساردی ینی لەو کاتانەی کە با بڵێن هەواکە ساردە شەپۆلێکی ساردی گشتگیر ینی پانتایەکی زۆر لەسەر حەساری ئەم زەوی بگرێتەوە ئێستا تۆ بینێم ساردی کە هەتە ینی ڕەنگە ینی چەند ڕۆژێک کە ساردی بەردەوام بێت ساردی ینی شەپۆلە ساردەکە پلەی گەرمان دائابەزێت بەڵام لەگەڵ یا دابارینت نابێت ینی دەلالت لەو چێکە دەلال تۆی لەژێر کاریگەری هەوا ساردەکەیت لەژێر کاریگەری ئەو شەپۆلەنی کە با بڵێن شێدارە و دابارینێت بۆ گەرنتێکە ئەبێ ینی ئەمانە هەمووی لێگانەی بۆ بکرێت و حسابی بۆ بکرێت ینی لە مەسلەی دابارین کەواتە ینی ئەگەر زستانەکە سار بهاوینەکە ئەمە ینی شتێکی بەدیهینیە بەس حالیان ینی ئەوەی کە ڕوویە دەرئەنجام بۆ بۆی کە توێژینەوە زانستەکان جەختی لەسەر ئەکەن ینی با بڵێن هەورەتیش قە زیاکات دابارینی بە خوڕ زیاکات شەپۆلی گەرما و سەرما زیاکات لە هاوینە مەسەلە ئێستا چەند
ئاوا شەپۆلی ساردیمان هەیە ڕەنگە لە هاوینە زیاتر لەمە شەپۆلی گەرمامان ڕوتێ بکە ئەو کاتە کە شەپۆلی گەرما ڕووی تێکردی تۆ خاکەکە توشکە بێتەوە بەشێکی زۆر لەو ئاوانەی کە عەمبارت کردووە بەڕێگەی بە هەڵمبوون لە دەست ئەچێت لە دەست و کار لە بڕی ئاوی عەمبارکراوت ئەکات باشە زۆر بە کورتی سەبارەت بووی کە زستانی ئێمە ساردە یاخود مامناوەندە کوردستان یاخود ئەو جیاوازی کردنەوە ناوچەکانی شەیە لە ڕووی پلەکانی گەرمە کە لە هەندێک شوێن ناقزنەوە بۆنمە تۆمارکراوە بێگومان ئەبێ ئێمە کاتێک حکم لەسەر ئەم پلەیەین یعنی مە پلەیەکی ناسروشتیە ئەبێ بزانین یعنی چەند دووبارە بوونەوە بۆم پلە لە وەرزی زستانە بووە لە وەرزی زستان هەر کاتێک بینیت ئەمە ینی حاڵێکی تایبەتە ینی باڵێن چەند جارێ ڕووبوونەوەی نەبووە کاتێک گەڕایتەوە بۆ داتای با بڵێن ئەنواعی جێوی کەواتە ینی ئەم بارودۆخە بارودۆخێکی یعنی ئاسایی نییە وەکو ئەوەی کە تێبینی کراوە ئێستا بە شێوەیەکی گشتی و توێژینەوە زانستیەکان تەنانەت بۆ هەرێمی کوردستانی سلمانوێنە ئەبینیت ئەو پلە گەرمانەی کە تۆمار کراوە لە ماوەی ئەم 3-4 ساڵەی داهاتووە پلەی گەرمای با بڵێن ناوچەی جیاواز زۆر بە دووپلە بە سێپلە زیاتر بووە لەوەی کە پێشتر بوونی هەبووە یعنی کەواتە ئەم پلێ پێشتر بوونی نەبووە کە ئێستا تۆمارکراوە ینی ئەمە دەلالەتە بۆی کە گۆڕانی کەشوهەوە با بڵێن ڕەوشی ناوچەکەتی بەرەو گەرمی بردووە بۆ بەدەلیلی ئەوەی ساردی زیاتر بێت لە هاوینە گەرمی زیاتر بەڵێ ئەو کاتە ئەمە بەڵگەیە بۆی کە جیاوازی بینی پلەی گەرمای سارد بۆ گەرم ینی بە ئەندازەیەک ینی بە چەند پلێ زیای کردووە جا حەزەکەم ینی یەک تێبینیت بەڵێ ئەبینیت مەسەلە لەسەر مەریخ تۆ پلەی گەرما لە ڕۆژە هەتا نزیک 80 پلە بەرزە بێتەوە بەڵام لە شەوە ئەبێ بۆ ینی ژێر 100 نزیکەی 100 پلە ژێر سفرە بێت کەواتە ئەم جیاوازی پلەی گەرمایە بە گۆڕانی کەشوهەوا کاری تێکرێت سپاس دەکەم زۆر سپاس بۆ دکتۆر ساڵح نەجیب پسپۆڕی زانستە ژینگەیەکان لە ستۆدیۆ زۆر سپاس دەکەم زۆر سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ